گەندەڵکاران بۆ ناو سندووق. ئەمەی دەیبینن دیمەنی تۆمارکراوی فیلم و زنجیرەی تەلەڤیزۆنی نییە، بەڵکو دیمەنی گەندەڵکارانە، بەڵام کێ و لەکوێ لەگەڵمان بمێنەرەوە. ئەمەی دەیبینن دیمەنێکی دەستکرد نییە، بەڵکو دیمەنی ڕووداوێکە ساڵانە لە شاری ترینتۆی ئیتالیا ئەنجام دەدرێت. ئەم ڕووداوە مێژوویەکی دوور و درێژی هەیە و کولتورێکی کۆنیشە بە ناوی تۆنکا، بەشێکە لە ئاهەنگی جەماوەری خەڵکی ناوچەکە. ساڵانە لە 19ی حوزەیراندا لە دژی کەسانی سیاسی و کاربەدەستان و کەسانی بەناوبانگی شاری ترینتۆ ئەنجام دەدرێت، بەڵام تەرکیزی تەواو لەسەر سیاسیەکانە. تاوانبار دەخرێتە ناو سندووقێکی بچووک لە ناو ئاودا و بۆ چەند چرکەیەک لە ناو دەریای ئەدیجی نقم دەکرێت. ئەم سزا و شێوازە نامۆیە ئامانجلەی کوشتنی کەسەکە نییە، بەڵکو تەنیا مەبەزلەی سزادانی گەندەڵکارانە، نەک ئەوەی گەندەڵێکی زۆری گەورەی کرد بێت، بەڵکو کەسەکە یەک تاوانیشی ئەنجامدا بێت لە ماوەی ساڵەکەدا ئەو سزایە دەیگرێتەوە. بۆ ئەوەی ڕێگری لە کەسانی گەندەڵکار بگرن، جارێکی تر گەندەڵی ئەنجام نەداتەوە. ئەگەر کەسەکە بێتاوان دەرچوو، ئەوە لە کۆتا خولەکیشدا بێت، سزاکە ئەنجام نادرێت. بە بۆچوونی تۆ گەندەڵکارانی کوردستان و عێراق چ سزایەک بدرێن؟